سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەردانی قەزای مەخموری کرد و لە کێشە و گرفتەکانی ناوچەکەی کۆڵیەوە. بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکانی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان ڕایگەیاند جێبەجێکردنی مادەی 140. ئێمە هاتچینە مەخمول لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە پێشتر نەخشەمان بۆ داناوە هەموو ناوچە کوردستانەکانە گەڕین خاکی خۆمانە ناوچەی خۆمانە بۆی دێین کۆبوونەوە ئەکەین دەوائیرەکانی خۆمانە بینین لە کێشەکانی خۆمان وردەبینەوە جۆ لە دەوائیرەکانمانە گرین هێزە سیاسی کوردیەکان کۆ ئەکەینەوە بۆی بە یەک خیتابەوە بە یەک ڕوئیای هاوبەش و ڕوبەڕووی مەترسیەکان ببینەوە مەترسیمان لەسەرە مەترسی تعریب هەیە مەترسی دەرکردنی جوتیاری کوردی لەسەر زەویە کشتتوکاڵەکانی ئەو وەزیفەی ئێمە وەکو حکوومەت یاریمی کوردستان بینە ناو خەڵکی خۆمان بۆی ڕوبەری ئەو مەترسی ئەو کێشانە کەمکەینەوە لەو ناوچانی کە هەیە. بۆ یەکدەنجی و یەکەڵوێستی کورد لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان لەگەڵ هێز و لایەنە سیاسی کوردستانەکان کۆبەوە و داوای کرد یەکڕیز و یەکدەنگ بن لەسەر کۆی پرسەکان. هاتوین دانیشتوین هەموو کێشە و مشاکلەکانی خۆمان عرض کردووە لەگەڵ جەنابی کاکفەمی پێک هاتین کە ئەمە جارێشتر دانیشین وردەکاریەکی ورد بنووسین و بەرنمەیەک بنووسین داخلی خوتەی عملی بکرێت وە کاک فەهمی دەگەڕێ بەسەر ناوچە کوردستانیەکان بۆ ئەوەی بەرنمەیەکی کار و نەخشە ڕێگایەک دابنێ نەخشە ڕێگایەکە گوێی لە هەموو خەڵک بێ بزانی چی دەڵێن و لە هەموو لایەنە سیاسەکان و ڕێیدارێ ئەم ناوچانە بۆ ئەوەی بتوانێت باشترین نەخشە ڕێگا دابنێ بۆ ئەوەی کاری لە سەبکە چونکە ئەم منتیقەیە خۆتان دەزانن پێویستێکی یەکجار زۆری بە خزمەتگوزاریە. دوای سەردانیکردنی تەواوی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان راپۆرتێک لەسەر مەترسی تیرۆرستان و دۆخی ئەمنی و خزمەتگوزاری و بارودۆخی هاوڵاتیان ئامادە دەکات و پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی دەکات بۆ چارەسەرکردنی. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز قەزای مەخمور.